وقال تعالى: وما أرسلناك إلا رحمة للعالمين. صدق الله العظيم. أكثرهم لا يعقلون، ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم، والله غفور رحيم. بەردەوام بەڵام بۆ زیاتر بیسەلمێنین کەوا بچۆنە بۆ بزانین کەوا ڕەحمە لەوەوەتی هێشتا دەربەنی خانمان فەتەح نەکردووە، یعنی هێشتا نەمان کردوون بە وەهابی. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالی حەدە حودودا فلا تعتدوها، یعنی خوای تەعالی چەند سنوورێکی دیاری کردووە کە هەموو پاشایە سنووریە ئەویش دیاری کردووە، ئەفەرمێ ئێوە تەجاوازی لێ مەکەن و سنوور مەشکێن. فرض فرائض فلا تضيعوها،